چکە مەرزەکانی لەسەر باوەڕێکی دوکتۆر لە دوو هەفتەی ڕابردوو بەشی سێیان هەبێ لێتنە باسم بەڵام بەعام باشەوە لە کۆی گشتی هەرێمی کوردستان 144,142 قوتابی خوێندکار بەشداری مافی بەشداربوونی تاقیکردنەوەکانن ئەوەی کە لەسەر وەزارەتە ڕێنمایی پێویستماندا بە لیژنەی باڵای تاقیکردنەوەکان پرسیارەکان هەڵیتیانە بێ پرسیار دووباریتیانە بێ وهروە پرسیارەکان غموز نەبێ واتە وەڵامێک یان دوو وەڵام یان سێ وەڵام نەگونجەوە وەڵامدانەوەی پرسیارێک بۆی کە قوتابی تووشی ئەو حاڵەتی گیرباک و سەرلێکتێکشنەوەی ئەوەی کە لەسەر ئێمەیە وەزیر پرسیار نابینێ بەڵامەوەی کە لەسەر ئێمەیە ڕێنمایی گشتی و ئەوەی کە هێڵە گشتەکانە دامانە بە لیژنەی باڵای دانانی ئەزمونونەکان و پرسیارەکانی قۆناغی 12 ئامادەی جاوا من یەکش بە جەنابەت بڵم بۆی کە وەلاوات یەکەم جارە ئەو شەرح بکەم دەبوو تیمی تەکنیکی ئەوانەی کە مختەسن لە بواری تەکنیکی ئیمتیحانات ئەم شەرحیان بە خەڵک بکردا یعنی ئێستا ئەمە وەکو خاڵێکی عیبە و نێگەتیڤ لەسەر وەزارەت حسابەکرێ بەڵام لە ئاساس ئەوانیە هەموو تاقیکردنەوەکانی 12 زانستی لەگەڵ 12 وێژەی دەرەجەکانە بێت جوود بن بەڵام لە پیشەیەکانە دەرەجەی تاشی تەیەکەوێت ساڵی پار لە یەکێک لە دەرسەکان قوتابیەک لە پیشەی 65 بواتەوە لەبەرەوە ئاساییە بەڵام بۆ 12 وێژەی و بۆ 12 زانستی دەبێت دەرەجەکان هەمووی جوود بێ لەبەرەوە ئەگەر دەرەجەیەکی تاک هەبوو نابێ بۆ علمی بۆ ئەدەبی بێ بەڵام بۆ بەشەکانی دیکە جائیزە بەڵام بۆ علمی بۆ ئەدەبی جایز نییە 50 پرسیارە و پرسیارەکانە بێ و نەتیجەکانیشان بەجود بێتەوە بەڵام کە ساڵی پار دەرەجەیەک هاتبووە 65 بوو لە خولی یەکەمە ئەو بۆ بەشی پیشەیەکان بوو بەڵام ئیعلام چووکە نەچوو بۆ ناو ئەم ناوەڕۆک و تەفاسیلەوە پێیوا بوو وەزارەتی پەروەردە هەڵەیەکی گەورەی کردو بەڵام ئەمە هەڵە نییە واریدە بۆ بەشی پیشەیەکان ئەگە دەرەجە بە تاکیش بێتەوە سەرباری جێبەجێکردنی سەرجەم ڕێنماییەکانی تاقیکردنەوەکان کە لە ڕابردوودا بڵێن هەبووە ئەمانەمان جێبەجێ کردو ئەم ساڵ سەرباری ئەوە ڕێکاری خۆپارێزیشمان جێبەجێ کردووە بە خۆشحاڵیەوە هەموو ڕێکارەکان بە باشی ئەڕوا بەڕێوە لە سنووری بەڕێبەرتی پەروەردەی ڕۆژئاوای ئێمە 13050 قوتابی خوێندکار ئێستا لە پرۆسی تاقیکردنەوەکانە لە 290 هۆڵە 65 هۆڵیان هۆڵی ئەدەبین 122 هۆڵیشیان هۆڵی زانستین ئەوکەی تریشی هۆڵە پیشەیەکانمانن بە خۆشحاڵیەوە تا ئێستا هیچ کێشەیەک نییە تاقیکردنەوەکان باشی دەڕۆن بڕێوە ئەو پێداویستیانەی کە دەبێ ببێت ناو هۆڵەکانە بە خۆشحاڵیەوە لە کەم لە زۆر جێبەجێمان کردووە لە ڕووی فێنکەرەوە و مەسەلەی هدوء لە مەکتەبەکان لە ناو هۆڵەکانە ببێ هەمووی هەن بۆیە تەمەنا ئەکەین هەموو ڕۆژەکانی تاقیکردنەوەکو ئەمڕۆ بڕوام پێم وایە کارێکی باشمان کردووە لە پرۆسەی تاقیکردنەوەکانی ئەم ساڵدا ژمارەیەکی زۆر مامۆستا لە ئێستادا بڵێ سەرقاڵی کاری چاودێرین کە لە سنوورەکەی منە نزیکەی 1600 کەسرێک مامۆستا و بەڕێوەبەر لە ئێستا سەرقاڵی تاقیکردنەوەکان ئێمە هەوڵمان داوە بە جۆرەی ئیمکانیەت و بە جۆرەی ئەو بڵێن دیزاینی هۆڵەکان ڕێکارە خۆپارێزەکان ئەنجام بدەین چ لە ڕووی دانیشتنی قوتابی خوێندکارەکان بەپێی مەودای پێویست چ لە ڕووی بەکارهێنانی دەمامک و دەستکێش و مەوادی معقیمیشمان داوە بە ئیدارەی مەکتەبەکان بۆ ئەوەی ئەگەر پێویستی کرد مەوادی معقیم بەکار بهێن بە حکمی ئەم دۆخێکی ئێستا هەیە حتا ئاسانکاریشمان کردو لەو ڕۆ بۆ نمونە پەنجەمۆرێک هەیە کە بە ئاو ستەمپاکەی بەکاری ئەم ساڵ ئەوشمان لابر بەس لەبەر خۆپارێزی یعنی هەموو شتێکمان کردووە بۆ پاراستنی گیان و ژیانی قوتابیان و خوێندکارانمان و ئەشبێ پرۆسەکە بڕوات بەڵێ ئەوەی بە ئێمە دەکرێت لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنمانەوە لە ڕێی کۆبنەوەی خۆمان کە دیارە بەداخۆ ئێستا کۆبنەوەی فراوان ناتوانین ڕوبڕوو بکەین ئەو گروپانەی کە دروستمان کردووە لەگەڵ بەڕێوەبەرەکانە لە پەیوەندی داین هەموو ئامانجێکمان هەموو فۆکەسێکمان خستۆتە سەر مەسەلەی هێورکردنەوەی دەرونی و مراعاتی حاڵەتی نەفسی تەلەبە بەوەی لە کەشێکی ئارامە دابنیشێت چونکە قوتابی خوێندکار ئەگەر تینووی بێ ڕەنگە تەسیر بکاتە سەر وەڵامدانەکەی ئەگەر بەڵێ ئاویش بڵێ مەسەلەی ئاو ئەوە 2-3 ساڵە لە ڕێی کۆمپانیاوە ڕێکەوتوین پێشوەختە بڵێن هەموو ئاوەکانیداڕێ لێرە بەڕادی تایبەت هەیە کە ئاوەکانی بۆ تەلبە دوایش بەسغەیەک ئەجێردرێت ینی هەموو شتانی کە لە ڕووی دەرونیەوە قوتابی هێورەکاتەوە زائیدەن مەعاملەی مامۆستاکانیش ئەمەشمان نوتووە بەڕێوەبەری بەرز خودی خۆت یاری دەدەرەکەت مامۆستایانی بەڕێزی چاودێریش پێویستەکە زۆر مڕاعاتی نەفسی تەلەبە بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو وەڵامی پیانە بیگەێنە سەر وەرەقەکان